هەڵکەندنی بیری سووری لە سنووری پارێزگای سلێمانی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. بەتایبەت ئەم دیمەنانە لە ناحیەی پیرەمەگرون و دوکان ئێجگار زۆر بووە. دەوترێت هیچ ڕێگریەکیشیان لێ ناکرێت و هەر کەسێک بیاوێت بیری بۆ هەڵدەکەنن. ڕێگریتان لێ ناکەن، یعنی ئامێرەکانتان لێ ناسەنن؟ ناوەڵە کەسی ناسن. چەندێکە ئیشەکەی لەم دەبارە جەناب؟ وەڵام بوو سێ چوار ڕۆژاتوو. کەس یعنی ڕێگری لە تۆ نەکردووە بۆ بیر هەڵکەندن و ئەمانە بڵێن نابێ بیر هەڵکەن؟ ناوەڵە کەسی قال نەکرد. زۆربەی ئەوانەی بیری سووری هەڵدەکەنن دەڵێن بۆ ئاوی خواردنەوە بەکاری دەهێن و کێشەی ئاوی خواردنەوەیان هەیە. هەڵکەندنیشی لە سنووری پیرەمەگرون و دوکان و مێرگەپان هێندە بەربڵاوە. زۆر کەس هەیە بەبێ ئەوەی پێویستی بێت بیرێکی 100 مەتری هەڵدەکەنێت. سەرچاوەکانی شۆک ئەم سنوورە هەمووی پاراوەکە بەڵام وەکو مەسلەی ئاوی خواردنەوە و کۆمەڵش لەم بابەتانە کە خەڵک نەیبێن چارەکە بیر لێن. یعنی ئەگەر بیر لێ نەدەن ئاوتان نابێت؟ ئاوتان نەبێت. بەڵام ئاوی خواردنەوە لەم سنوورەیە بەبێ مانتەقە سنووریە 1000 بۆ 1500 دلار. 1000 بۆ 1500 دلار. یعنی عادەتەن لە 40 مەتر 30 مەتر 40 مەترە ئەگاتاوە. بەس من یعنی لە پیرەمەگرونەوە هاتم لە ڕێگاوبانەکان هەمووی ئۆتۆمبیلی بیرهەڵکەندن بوو بە ڕێژەیەکی زۆرە بیندرێ. یعنی بۆ گەشتوانە چییە مەسەلە؟ لە سنووری کارکەرەم و چەمچەماڵ ئازادن لەبینی حکوومەتیان پێشمەرگەیە. بەس ئەم سنوورە حکوومەتی هەرێم بەزانم لێوە هاتوون لێرەوە لە چەمێ ڕۆژانە هاتوون زایدەن لە سیدەکەشەوە هاتوون. هەیام لەسەر ئەم دیاردەیە پەیوەندی بە فەرمانگەی ئاوی ژێرزەوی سلێمانیەوە کرد. ئەوان دەڵێن کارەکە لە حاڵەتەوە بووە بە دیاردا. 126 ئامێری بیرهەڵکەندن دەستی بەسەردا گیراوە و ناتوانن بەهۆی یەکلایەکەرەوەی دۆسیەکان ئامێرەکان لە ناوبەرن و دادگاکان دوا دەکەون لە یەکلایەکردنەوەی ئەم کەیسانە. ئەمەم باسکرد لە کۆبوونەوەکانە ئەمەم باسکرد لە کۆبوونەوەکانە دەبڕێز قایبقامەکان بەڕاستی عذرێکی مەشروعیان هەیە. ئەڵێ ئێمە لێرە ئەگە هەرچیەک ئەەکەین بەڵام لەو دوی ئێمە بە کیلۆمەترێکەوە ئاشکرا ئیشەکەن تێگەی بۆیە ڕێگەیان لێ ئەگرێتەوە. بۆ ڕاستی قسەکەی جەنابەت من تەئیدێکم ڕاستی من داواشەکەم لە هەموو لایەنەکان کە کتابی ڕسمیشم بۆیان کردووە چەندەها ساڵە باسیەوە ئەکەم کە حەلێک بۆ ئەم مشکلە بدۆزرێتەوە. ئێمە لایەنێکی فەنین لەگەڵ زانستی علی بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن کاکە ئیجراعاتەکەین بەرامبەر بۆ مۆزوع ئەوەشی کە بە ئیجراعاتەوە ئەیگیرێ جەنابیشتان و هەموو کەناڵەکان هاتوون بەلامان. ئەوە جیهازەکانە 126 جیهاز لای منە 126 تەنها 27 جیهازی حکومەت کردوێتی بە موڵکی ئێمە ئەتوانین بیبڕینەوە باقی هەر لە مەحکەمەیە و ناتوانم هیچ شتێکی لەسەر بکەم. دادگاکان تاخیرە لەو مۆزوعە. هەڵکەندنی بیری زۆر کاریگەری گەورەی لەسەر سامانی ئاوی ژێرزەوی هەیە و دەرهێنانی مەترسیە لەسەر ئایندەی ئاو. وەکو چۆن نەوت ڕۆژێک کۆتایی دێت ئاوی شەمان مەترسی لەسەرە. ئەگەر ڕێگری لەم دیاردەیە نەکرێت ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی داهاتوو لە بەردەم مەترسی گەورەدا دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.